هونەرمەندی میوزیسیان ڕاستی جەمال کوردی بۆ جاری دووهەم خولێکی تایبەت بە مەقامەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوازێکی ئەکادمی بۆ فێرخوازان کردەوە. بۆ قسەکردنی زیاتر میوانداری هونەرمەند ڕاستی جەمال کوردیمان کردو گفتوگۆی زیاترەکەین. ڕاستی سڵاو لێبێ بەخێر بێ. سپاس. بۆ ئەوترێ مەقام بەواتای چییە؟ زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێ. ڕاستەکەی مەقام زۆر قسەی لەسرە کە لەسەر چاوەکانە خۆی وشەکە تاکە مەقام و مەقامات کە لای خۆمان زۆر ئەوترێ کۆی ئەو وشەیە لە زمانی عەرەبیە وەکو وشەکە وەریگرێ ئەگەر وەریژێڕینە سەر زمانی کوردی بەواتای جێگایە بەواتای شوێنیە بەڵام بە شێوازە ئەکادیمەکە یاخو با بڵێن بە شێوازە موزیکیەکەی بریتێ لە حەوت دەنگ کە دەنگی هەشتم هەمان دەنگی یەکەمە دووبارە ئەبێتەوە خۆی لە هەشت دەنگە ئەبینێتەوە ئەم هەشت دەنگانە لە مەقامێکەوە بۆ مەقامێکی کە جیاوازی هەیە با بڵێن بەپێی ئەو دەنگانی کە بەری ئەکەوێت ئەم هەشت دەنگە بەکۆی ئەم هەشت دەنگە ئەوترێت دیوان کە دەنگی یەکەمی کە تانیکە تۆنیک کە بنکەی پێوترێ لە موزیکی ڕۆژئاواییە دەنگی هەشتەمیش کە ئۆکتاڤە ئەم تۆنیک و ئۆکتاڤە لە ناو موزیکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یان لە ناو موزیکی عەرەبیە پێی دەوترێ قەرار و جەواب مەقام ڕاستەکەی لای خۆمان بە کاریگەری لە با بڵین وڵاتانی عەرەبی لەسەر کوردیش خۆمان ئەو شێ بەکارهێنین ئەژی ناتوانین لە زمانی کوردیا پێی بڵین پەیژە لە زمانە ڕۆژئاوایەکە یا سکێڵە لە زمانی ئینگلیزیە لە فارسەکان گامی پێ ئەوترێت یاخود دەستگاکانی پێوترێت دەستگا. گرنگی مەقامەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە چیایە؟ ڕاستەکەی خۆیان بۆ خۆیان گرنگن ئەمانە ئەتوانین بڵین گرنگە کە بزانرێ گرنگە کە بخوێنرێ بۆ هەر کەسێکە لە ناو بواری هونەری موزیکا کارەکات یاخود لە دەرەوەی هونەری موزیکیش بێت خۆیان بۆ خۆیان گرنگیان هەیە کە وای کردووە کە پێویستە کە بخوێنرێ کە هەر کەسێ لەو بارەیە کار بکات ئامێرە بژەن یاخود گۆرانی بڵێت پێویستە شارەزایی هەبێت لەو بارەیە. تا چەند لە ناوەندە ئەکادیمیەکانە گرنگی بە مەقام بدرێت؟ ناوەندە ئەکادیمیەکان ئێمە هەمیشە جگە لەو خولانەی کە سربەخۆ ئەکرێنەوە لە دەرەوە با بڵین شوێنە ئەهلیەکانن دوو جێگەی ترمان هەیە لە بۆ نمونە لە هەرێم با بڵین لەیان لە شاری سلێمانی کە پەیمانگای هونەرە جوانەکانە لەگە زانکۆی سلێمانی بەشی مۆزیک بێگومان وەکو وانەیەک ئەخوێنرێت لە ساڵەکانی خوێندنە یان هەندێک کاتوەکو وەرزێک ئەخوێنرێ ئەویش کەوتۆتەوە سەر ئەو مامۆستایی کە ئێڵێتەوە ئەو مامۆستایی تا چۆن شارەزایی هەیە لەو بارەیە بمانێ و نەمانێ خوێندکاریش کاتێ لە پرۆسی خوێندنایە لەوانەیە وەکو وانەیەک ئەوە ببینێ دوجار کە لەو شوێنە دەرەچێ گرنگی ئەو بابەتە ئەزانێت بۆیە پێویستە لە کاتی خۆیان گرنگی پێبات بەڵام کاتێک لەم خولانەکە لە دەرەوە ئەکرێتەوە بۆیە تەواو جەخت لەسەر ئەوانەیە کرێتەوە تۆ کەوانەیەک دەبێت لە ناو 8 بۆ 9 هانەیان لە چەند وانەیەکی ترە چەند ژمارەیەکی تریوانە لەوانەیە ئەو بەو شێوەیە گرنگی پێ نەدەی وەکو ئەوی کە خوێندکاری یاخود هەر لە شوێنەکەشە بۆیە هەر یەکێک هەر بەشێک لە بوارەکانی موزیک بۆ نمونە فۆرمەکانی موزیکە و هارمۆنیە هەرێکێ لەمانە سۆڵفێجە جگە لە ژەنین هەمووی دنیایەکن بۆ خۆی ئەگەر بێت و بە تایبەتی لە شوێنێکە بخوێنرێت هەڵبەتە زیاتر گرنگی باشتری پێ ئەیرێ و کاتی زۆرتریشی بۆ تەرخانەکە. واتە تا چەند گرنگە ئەوەی کە لە بواری میوزیکدا کارەکات شارەزایی هەبێت لە مەقامە؟ ئەوە هەمیشە کە پرسیارێکە ئاڕاستەی موزیسیانەکانە کرێتەوە و کە گۆرانی بێژەکانیش ئێمە حەسەکەم هەمیشە ئەوە پشڕاستکەمەوە کاڵین زۆر کات ئەڵێن موزیک و گۆرانی یاخود موزیک و گۆرانی کوردی ڕاستەکەی خۆی موزیکە گۆرانیش بەشێکە لە موزیک بۆیە هەر کەسێ لە ناو بواری هونەری موزیکە چ موزیسیان بێ چ ئامێژەن بێ چ موزیکدانەر بێ یاخود ئەوەی کە دەنگبێژ بێ کە گۆرانی ئەڵێت پێویستە کە مەقام بزانێت شارەزایی هەبێ من هەمیشە
بێگومان بە ئەزمموی چەند ساڵ کارکردن هەن ئەگەیتە ئەوەی کە چۆن ئەمە لە بەرامبەرەکەت بگەێنی بۆ بینەران و بیسەران یاخود بۆ خوێندکاران کەێنە لاو فێرخوازان من هەمیشە وەکو نەخشە سێری ئەەکەم بۆ نمونە وەکو ماپێک کە پێوترێ خەریتە. چۆن من ئێستا لە ماڵی خۆمان و هاتم بۆ ئەم کەناڵە ئەمە نەخشەیەکی خۆی هەیە ئەمە خەمە خەیاڵی خۆمەوە ئەو بینانی کەی بینم ئەو شەقامانە کە چییە کە ئەم گەیەنێتە ئەم کەناڵی کورساتە بەڵام ئەگەر بۆ نمونە لە سەهۆڵەکەەوە بەهاتما بۆ ئێرە ڕێگەیەکی ترمە بڕی مەقامەکانیش خۆیان بۆ خۆیان بۆ شێوەیە کە بۆ نمونە کە ئەڵی مەقامی بەیاد لە پرۆگرامێکا دائنیشین گۆرانی بێژ ئەڵێ فڵان گۆرانی ئەڵێم یەکسەر پرسیاری سەرەتا ئەوەیە چ مەقامێکە جگە لە چ دەنگێکەوە چونکە ئەو بۆی ئەوەشمان بیر نەچێ مەقامەکان لە هەموو دەنگەکانی مۆزیکەوە ئەتوانرێ بژەنرێ و بوترێ بۆ یە کاتێکە بۆ نمونە ئەپرسی ئەڵێ چ مەقامێکە و پێدەڵێ مەقامی بەیاتی تر من نەخشەکەی پەیژەکەی مەقامی بەیاد دەخەمە خەیاڵمەوە کە لەسەر ئامێرەکەم بیژانم. بۆیە هەمیشە بەو شێوەیە من لێکچوانێ دروست دەکەم لە بینی وەکو ئەزمموی خۆم لە بینی مەقام و نەخشەیە کە چۆن ئەچی بۆ هەر شوێنە پێویستە سەرەتا بزانی لەکوێوە ئەڕۆی کام ڕێگای ئاسانە چیەتە بەردەم بۆی بیناسیتەوە. جگە لە میوزیسیانان کێ ئەبێت شارەزایی هەبێت لە مەقامە؟ بەڵێ بێگومان باسمان کرد هەموو موزیسیانێ چ لە بواری چ ئامێرەکەی ئامێری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێ کەمە بەسمان شەرخی ئەوسەت و ئەم ناوچەیەکی لای خۆمانە یان ئامێر ڕۆژئاوایەکانە پێویستە ئەمە مەقامات بزانن بێگومان چکە زۆر کات ئەمە لەوانەیە بە هەڵە ڕۆیشتە بێ هەر موزیسیانێکە یاخو خوێندکوارێکی بواری هەر موزیکە لە ئامێرە ڕۆژئاوایەکان لەوانەیە زۆر گرنگی بۆ مەقامانەیە بۆ نمونە ئەتوان بە دیاریکراوی ناوی هیچ ئامێرە نەهێنین بەڵام کە پێوترێ مەقامی سێگا ئەبێ بیزانێ ئەگەرچی ئامێرەکەشی ڕۆژئاواییە چونکە ئێمە خۆمان لە ناوچەیەکین ئیشی پێبێت پێویستێ بێت ئەگەر موزیکدانەرێک بێت کە لە بواری موزیکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی شاکار نەکات گۆرانی بێژەکانیش ئەمە بۆ هەموو ئەو کەسانی کە مەقام بێژن یاخو گۆرانی بێژن ئەمە لە ناو موزیکە لە دەروی موزیک ئێمە هەمیشە لە وڵاتێکی ئیسلامیین کە ئاینی پیرۆزی ئیسلام لەسەر و هەموو شتەکانەوەیە و لە مزگەوتەکانە ئێمە هەمیشە گوێمان لە بانگە بێت گوێمان لە قورئان خوێندنە بێ لەگەڵ بۆ نەدینەکان و گۆرانە دینەکان کە بە عەرەبی وترم وەشەحات پێویستە ئەو کەسانی لەو بارە ئیشەکەن بەڕاستی شارەزایان لە مەقامەکانە هەبێ بۆی بزان چۆن ئەیچڕن چۆن ئەوترێ ئەم مەقامانە ناویان چییە ئێمە لە ناو مەقامەکانە گۆڕانکاریمان هەیە کە بە عەرەبی تەحویلی پێڵن چۆن گواستنەوە لە مەقامێکەوە چیتە مەقامێکیکە پێویستە ئەو کەسانی لە بوارە دینەکانی شاوکو مەلاکان ئەوانیش پێویستە کە مەقام بزانن و فێری مەقام بنوتوانن بێنە ئەو زۆرە خولانەوە. ئەم خوڵەی بەڕێستان بەردەوامە بێت یان وەرزیە؟ هەمیشە من ئێستا بۆ جاری دووهەمەکە ئەم خولەم کردوتەوە بە شێوەیەکی ئەوەی کە تەنیا مەقامەکانی تیا بازەکەم بەڵام چکە خۆم فێرگی تایبەت بە خۆمم هەیە هەندێک خوێندکار هەندێک فێرخواسەیە کە بە شێوەی پرایڤەت بە شێوەی تایبەتی جاری وایە خۆی بە تەنیا هەر خۆی مەقام ئەخوێنێ لەلام بەڵام ئەمە بەڵێ ئەتوانین بڵین وەرزیە چەند ساڵێ جارێک ئاوایی کەمەیان چەند مانگێ جارێک ئاوا بە شێوەیەکی گشتی. جگە لە خول و مەقام ڕاستی بە چیەوە سەرقاڵە؟ منوە خۆم ئەتوان بڵێم کە لە خەو هەڵەستم هەتا کاتی نووسنەکە سەرقاڵم بە هونەری موزیکەوە هیچ کارێکی تر ناکەم لە دەرەوەی ئەوە ئەو شوێنانەشی کە بە شێوەی ڕسمی و ناڕسمی با بڵین بە شێوەی حکومی و ناحکومی کاری لە یەکەم هەر پەیوەستە بە موزیکەوە وەکو فەرمانگاکەم کە بەڕێوەرەتی هونەرەکانی موزیکە سەر بە وەزارەتی ڕۆشنبیری بەڕێوەرەتی گشتی ڕۆشنبیری هونەرە لە سلێمانی لە زانکۆش کە وەکووانە بێش کە هەر لە بواری موزیکە و هەر لە بەشی موزیکوانە ئەڵێمەوە هەندێک زانکۆی تر هەیە کە بە شێوەی وەرزی موزیک و ڤۆکاڵیان هەیە لەوێ شەر موزیکیان پێ ئەڵێم لە پرۆگرامە تایبەتەکانی کەناڵەکانە و کۆنسرت و بۆنە هونەرەکانە هەمیشە هەر بە موزیکەوە سەرقاڵ و فێرکێکی تایبەتی خۆم هەیە کە ڕۆژانە لەو شوێنە من هەمیشە
وانی موزیک بە خوێنکاران ئەڵێمەوە لە ئامێرە جیاجیاکان لە دەنگ با بڵێن گۆرانی وتن و ئەم مەقاماتەش کە ئێستا باسی لەسەرەکەین کاتە سەرقاڵی زۆر سەرقاڵی بێگومان زۆر سپاس ماندوومان کردی هیوای سەرکەوتن بۆ خوازی سپاس کاتێکیشە